خوش به والدی دوره بالمن بهارا خملا خواه کچیم گلک بیدمن دمت خوش به والدی دوره بالمن بهارا خملا خواه کچیم گلک بیدمن قوا أزهاتم بالته ورا بروني رخمين تشتدي لي خودر بكادي تبيجمين قوا أزهاتم بالته ورا بروني رخمين تشتدي لي خودر بكادي تبيجمين شافي تمير كجين ترجي واند بشين شافي تدير بجين ترجي واند وشين لي دلالي لي همالي لي دلالي لي همالي لبي تختيد لي من دور باب السلطان واري أفينا تايا ترد بقربان لبي تختيد لي من دور باب السلطان واري أفينا تايا ترد بقربان برخوش أفيني أملي بيمان مان واستيا أفيني جاوید امیر کشن ترجی واند بشن لی دلالی لی همالی لی دلالی لی همالی برنگی مموزینی ما اوین چگر سترانک شیری نامم بتراری کر برنگی مموزینی ما اوین چگر سترانک شیری نامم بتراری کر رازی به حوالی ایدی از نکارم ارخوشلی دلالی رازي بهوالي ايدي ازن كارم ترخش لي دلالي وتوس امين دارم جابي تمير كشن ترجي واند بشن جابي تمير كشن ترجي واند بشن لي دلالي لي هوالي لي دلالي بچین لیجنه بزن لیجنه چه تیبینی و بریاری که هزار استرانته کردم که دکتر سازم
گەلێکی سپاس ڕاستی ئەو گۆرانی دیارە زەحمەت بوونێ وێ هەبوون یعنی مولەوە ملاحظە کرد ئەدا ئەوجی ممکن ئەمە مستەهل بەست کار بە پشتەوەی شەرح کە سبب چییە یەک جێ زەنگین بووناوێ بە ترپە و بریتم دسێ شکل ئەو ریتم تێد هاتن کاری بوو باشتر باە ڕاستی ئیجا خەلە لەز نکارم بێژم سببتی یا سبب فرقەیە سبب چیە ما مستەهل بەست وێ کار بە ژمەر ئەو مەسەلە تەوزیح بکە جالیە مەقام باش وەنە خراپ بوو نطقشی باش بوو بشكلێکی عام باش بوو خراپ نەبوو ئەو خەلەلێ ئیقاع کام بنەنە بێ سبب چیە خۆز نزام سبب چی بوو سپاس سپاس مامۆستا کەوسار فەرموو بەڵێ دەستخۆشی لە کاکسیاب دەکەین بە خێراتنیەکەین لە شاری ورمی خۆشەویست دیارە بە شکلێکی گشتی باش بوو دەنگێکی گەرم و خۆشی هەبوو هەوڵێدا تەکنیکێکی وردی باشیە کرد مشکلەیەک هەبوو بە نسبەت هەڵبژاردننی گۆرانیەکە دیارە ئەکسنت دەگۆڕا لە دوای ڕتم کە ڕتم سرعەت دەبوو بەڵێن لە هەمان کاتە ئەکسنتی لەحنیە گۆڕا بۆ یەکێکیش ئەگەر تەجروبەی نەبێت لە گۆرانی وتندا دیارە مەکارێکی سەختە چونکەم هەر نوعەتی ئەکسنتەکە وات لێ کاتۆ لە ڕتم و ئیقا دەرچی دیارەوە کێشەیەک بوو لە توانای ئەو بەڕێزە کەم ناکاتەوە بەڕێی من لەبەرەوەی قورسی لەحنەکە وا کات کە ئەو نەتوانێت مسەیتر بێ چکم بە وەکوی کە گوێبیستی بووین هەڵی بچووکمان لە شێوازی ڕتم لە ڕێتم لێ ئەبینی بەڵام من ئەوەی بۆ چۆ نەزەری من ئەوەیە کە بەهۆی ئەکسنت گۆڕانەوە تووشی ئەشکال بوو وردەکاریەک لە نەبرەکانی هەبوو زۆر جوان بوو بە شێوێکی گشتی پێم باش بوو بە خێراتنیەکەم دووبارە زۆر سپاس مامۆستا مامۆستا ڕێحمەت سەرەتا دەستخۆشی لێ دەکەم لە کاک زیاب و زۆر دڵخۆشم بەوەی کە گەنجشی ئەو هاوکو خۆی دەڵێت جوانێک لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە عەزت بچێشی و بتوانی لەوێوە خۆی بگەێنێتە ئێرە ینی ئەو هەستینەتەوەیی وای لێ کردووە کە بەشداری لەو بەرنمەیەدا بکاتن دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی بەڕای من دەنجی باش بوو لە باش ینی زۆر باش و بەڕای من نار باش بوو چونکە شتێکم تێبینی کرد ئەو کوڕە فێبراتۆی بە قورجی دەکرد ینی لەرانەوەکە نەبوو مەسەرەن دەست کرد بیت زۆر گۆرانی بێشەیە بە خۆی فێر دەکەیان خۆی ڕادەینی کە لەرانەوە لە قوڕێکدا بکە بەس ئەو لە تەبیعی هەی بوو ئەو شتە ینی سورچکە جارێ ئەو گۆرانی بێژێکی پرۆفیشنال نییە بڵێن بە دیڕاست و بە خوێندن گەیشتەوە نا لە قورجیدایە ئەو فێبراتۆێش لە کەم کەسدایە زۆر خۆش بووە من لەزەتم لێ دەدیت بەڵام ئەوەندە هەیە من وەکو دەنگێکی چێوی دەیبینم ینی وەکو بلبلێکیان تەیرێک لە شاخەکان کە دەخوێنی پڕ بە قورجی بەس پێویستی بەڕاهێنان و بە خوێندن و بە وەکو دەڵێن جوانکاری و ئەوە فێرکردن و ئەوە هەیە بەڕاستی زیاتر ئەگەرنا یعنی ممچینە ئەو هەڵەیەی کە لە ڕەزم ڕوویدا زۆر گۆرانی بێژمان هەیە زۆر بەدەیان جار دیمانە لەسەر شانۆ غەڵەتیان کردووە گۆرانی بێژی پرۆفیشناڵی خۆمان محتەریفەکان ینی زۆر جار هەیە لە ڕەزم دەردەچیانی شتێکەوە بەڕای من شتێکی وا زۆر ئەوە نییە بە تایبەتی ئەگەر زانیمان ئەوانە یەکەم جارە دەردەکەون لە بەردەمی لیژنە و ینی لەوانەیە دوێنێ شێوە هەرخەویان لێ نەکەوت بێن دەچیان سبێنە دەبی چ بکە و تەلەڤیزیۆن بیگرێ و ئەو تیپە مۆسیقا لێدا و ینی شتێکی بەڕاستی زەحمەتە یانیەوە ئاسان نییە و کۆمەبیلی لێ دەکەینەوە بەس ئەمە دەستخۆشیان لێ دەکەین کەوانە بەڕاستی ئازان لە بۆ یەکەم جاردێن لەبەر ئەو ڕووناچی و گڵۆپ و خۆیان نیشانی هەموو خەڵک دەدەن یانیەوە جورئەتێکی زۆری نەبێ ئەو کەسە ناتوانێ ئەو کارە بکە لەوانەیە یەک هۆیەکە ئەوە بووبی کە ئەو شتە کە ڕوویدا لە ڕەزمدا ئەگەر نابۆچی لە کۆپلەکانی کە هیچ عیبی نەبوو لە کۆپلە خۆی سێ چار کۆپلە بوو گۆرانێک وابزانام چار کۆپلە بوو لە یەک کۆپلەدا شتە ڕوویدا باقیەکەی زۆر بەڕێکی هەتا من پێش ئاهەنگ بەرنامەکەش دیتم دەیگوت مامۆستا هەڵبەز زانی لە تەنیش مامۆستا هەڵبەز ڕاوەسام زۆر جوان دەیگوت جا بەوەدا بۆم دەردەکەوێ ینی کە ترسەکە بۆ وای لێ کردێت ترسی ئەو بەرنامە و تەلەڤیزیۆن و ڕووناچی ئەو شتانە کە
ئەوە بکە دووبارە بە خێراتنی دەکەم کە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە گەنجێکی کورد خۆی گەیان دەێرە هیوادارین لە بەشەکانی دیکەی کوردستانیشەوە خورت و گەنجی کورد بێن و ئەو هەستەنەتەوەیە قوڵتر بێتەوە زیاتر بێت و پەڕە بستێنێ سپاس زۆر سپاسانەکەین